بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان بۆ جاری هەشتم دادگای فیدراڵی بڕیاردانی لەسەر سکاڵاکانی سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواخست بۆ هەفتەی داهاتوو بۆ 11 کەوا بڕیارە جارێکی دیکە دانیشتن بکرێتەوە دیارە لە مانگی 5 ساڵی 2023ەوە سکاڵ لە سەر یاسای هەڵبژاردننی پەرلەمان کوردستان تۆمار کراوە بۆی کە کورسیەکانی هەڵبژاردن کورسیەکانی پەرلەمانی کوردستان دابەش بکرێن بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ بڕیاریش بدەیت لەبارەی پرسی کۆتاکان سەرەوە دەکەین هۆکاری ئەم دواخستنە چییە بۆچی ئەوە بۆ هەشتمین جارە دوا دەخرێت و ئەمڕۆ سەرۆکی دادگا باز لەوە دەکرێت داوای لە کۆمیسیۆن کردووە کە بۆ دانیشتنی داهاتوو خشتەی دەنگدەران ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بۆ پەرلەمانی کوردستان پێشکەشی دادگا بکرێت وایە سەرۆژەکە نیەتێکەیە هەڵبژاردنەکە هەر نەکرێت لەم ساڵداوە پەیوەست بێ بەڕێکەوتنی پارتی و یەکێتیش لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سعید کاکەیی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیسارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و دکتۆر بێستون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری سوپاسیان بەدەمونتان دەکەین بەخێر بێن دکتۆر سعیدێک لە جەنابتانەوە دەست پێ بکەین هۆکاری چی بوو کە ئەمڕۆ جارێکە بریادان لەسەر یاسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سکاڵەکانی سەر یاسی هەڵبژاردن دواخرانەوە ئەو هەموو دواخستنە بۆچی تقریبنەوە 9 مانگە ئەو سکاڵای لە دادگای فیدراڵیە بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ ئەم داوەتەوە سوپاسی بینەرانی بەڕێزی کەناڵی پایامی شەکەم ئەلبەتە هۆکار زۆرن بە تایبەت ئەو هۆکارە یاساییانەی کە دادگا خواستێتی لە بەردەستیا هەبێت لە کۆمیسیۆنەوە کاتێککە باسی خشتەی دەنگدەرانی کات ئەلبەتە کۆمیسیۆن خشتەی دەنگدەرانی خۆی هەیە و هەر لەسەر ئەو خشتەی دەنگدەرانەیە کە هەڵبژاردن پەرلەمانی باغا بەڕێوەچێت کاتێکە بەکاری دێنە یعنی ئەو خشتەیە هەیە وەکو داوایە کە داواکراوە زۆر ئاساییە کۆمیسیۆن نتوانێت ئەو خشتەیە پێشکەشی دادگا کەکتۆر زۆر دەڵێن شتی سیاسی لە دواخستنی ئەمە هەشتمین جارە زۆر دوانەکەوت ینی 9 مانگەم سکاڵی لە دادگای فیدراڵیە بۆ ئەوەندە دوا دەکەوێت پێویستە شتی سیاسیشی تێدایە بێگومانە هەموو پرسێکی یاسایی کاتێکە دەبێتە هۆکار بۆ ناکۆچی لە نێوان دامەزراوەکانی دەوڵەتدا کە حکومەتە جیاوازەکانە کاتێکە دەبێتە ئەو کێشەیە دروستە بێت دادگای فیدراڵی دادگای باڵای فیدراڵی حەقی ئەوەی هەیە لە وردەکاریەکان بکۆڵێتەوە ئەم پرسە تەنها کە لایەنێک ئەم سکاڵایە نەکردو چەندین لایەنی کەم 3-4 لایەنن ئەم سکاڵایان کردووە و ینی ئەو مادانەشی کە تانەی لێدراوە و یاخود سکاڵای لەسەر کراوە نزیکەی 5-6 مادەن مادەی 1 مادەی 9 مادەی 15 مادەی 22 و مادەی 36 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئەم مادانە هەر یەکە کێشەیەکی دەستوری خۆی هەیە چۆن ینی دەرچەیە بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ ساختکردنەوەی ئایا ئەم مادانم بەڕاستی نادەستوری ئەم پرسانەیە لە پێشدادگا بۆیە بە تایبەت ئەمڕۆکە کە داوای ئەو خشتەی دەنگدەرانی کردووە وابەستەیە بە مادەی 36ەوە لە مادەی 36 لە یاساکە باسی چییە باسی کورسی پێکاتەکانە یەکێ لەوانە باسی کورسی پێکاتەکانە چونکی پێکاتەکان بە پێی دەستوری عێراقی ناسراون بەڵام لە هەرێما ئێمە دوو پێکاتە هەیە لە زمنی دەستوری عێراقا ناویان نهاتوە وەکو پێکاتەی تورکمان و پێکاتەی ئەرمەن ینی دەستنیشان نەکراوە کە ئەمانە دەبێت کۆتایان هەبێ و یاخود کورسیان هەبێ بە کۆتا بەدەستی بێنن ئەوەی کە دەستنیشان کراوە دیارە مەسەلا مەسیحیە ئێزدیە لەگەل سابی ئەیمەندایی هەیە کوردی شەبەکەیە فەیلی هەیە بەڵام کوردی فەیلی شەبەکشێوە تورکمان و ئەرمەنیتیانە من بە مەسیحی حساب بەس ئەمە ڕۆکە دواخرا ئەوەی کە لەسەر ئەوەی کە داوای خشتەی کردووە بۆ ئەم دواخستن نەدەکرا ئەمڕۆ بڕیاری لێ بدەن ئەوە وردەکاریەکانێک گەڕێتەوە لای دادگا من ینی
هیچ پەیوەندی کەوتون نییە و زانیاری کەوتون نییە لە دادگاوە سەرچاوی هەڵقڵاو بێ. باشە سوپاس دەکەم دێمە خزمەت کات دکتۆر بێسون جنابیشت بەخێربێت سەبارەت بە دواکەوتنەکە ئێوە هۆکارەکەی بۆچی دەگێڕنەوە هەر جارێ و جارێکیان بە پاساوی ئەوەی کە بۆ نمونە دابشکاری کوسەکان ئامادە پرێزاری بۆ پاساوی خشتەی هەڵبژاردن هۆکارەکەی چیە بە دیاریکراوە مەکارەگەریشی نابێت لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە لەم ساڵدا؟ بەناوی خی بەخشندەی مێرەبان سوپاس بۆ جەنابەت سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش سوپاس بۆ کاکتۆریش کە ئێمڕۆ پێکەوە قسە بکەین لە بەرنامەکەی جەنابەتان دیارە واقعی حاڵێکەیە لە بەغدا و لە هەموو دنیا بە کوور دەڵێ ئەگەریەوە تەبانە بن خەڵکی تر بە ئارەزوی خۆی بڕیارتان بۆدا و بە ئارەزوی خۆی چی پێویست بێ واکە ئەوەی کە ئێمە بیینین دوای چەندین جار دواخستنی تانەیەک لە 4-5 مادەی یاسای هەڵبژاردن ئەوەمان پێڵێ کە کورد ئێوە خۆتان تەبانین کە خۆتان تەبانین ئێمەش بە واقعی کە هەیە لە کوردستان دێ بڕیارە دێ بە بڕوای من بڕیاری دادگای فیدراڵی هەر بردننی سکاڵاکان تانەکان بۆ مەحکەمەی فیدراڵی هەمووی پێوەستە بە ناوخۆی هەرێمی کوردستان بەداخەوە ناوخۆیەکی ناتەبا ناوخۆیەکی شلۆق ناوخۆیەکی هیچی بێسەروبەر هەیە ئێمە بەداخەوە لە ناوخۆ کەس ناخوێنێتەوە 2-3 پارتی دەسەڵاتدار هیچ کامیان وارەقەیەوی تریان ناخوێنێتەوە لە ناو هەرێمی کوردستانیش دامەزراوەیەک حساب بۆ دامەزراوەکانی تر ناکە بۆیە ئێمە بەداخەوە خەڵکی لە هەرێمی کوردستان پەنایبەت بۆ بەغا موچەخۆر بۆ بەغا پەرلەمانتار بۆ بەغا خەڵکی ناڕازی بۆ بەغا وای لە هاتووە ئێستا بەغا بێت واقعێک لە هەرێمی کوردستان ڕاستکاتەوە ئەمە شتێکی نامەنتیقی ناعەقڵانیە کە بەغدا بێت بەدەستی خۆی بە پارەی خۆی بە بودجەی خۆی بە تواقی خۆی بە توانای خۆی دامەزراوەکانی هەرێمی کوردستان سەر پێخاتەوە لە کاتێکە هەرێمی کوردستان هیچی بەسەری پێ دوایە بڵین ئێستا وەکو چۆن نەوتەکەیان بڕیارێن لەسەردا ئێستا بڕیاری نەوت بۆ هەنارەکردنەوە لای بەغدا ئێستا بڕیاری هەڵبژاردنەکەش کەوتوتە دەست بەغدا بە دڵنیایی یعنی ئێستا ئێمە ئەگەر ئەوە تا بۆ نمونە سەرۆکی هەرێم 2 کاتی دیاری کردووە لەو کاتەوە کە سکاڵاکان چوونەتەوە بەغدا هەردوو کاتەکەت کۆتایی پێهاتووە هیچ کامیشان هەڵبژاردننی تێدا نەکراوە یەکی دیاری کرات پاشان 25 دیاری کرا 11 ئەمە یعنی هەمویان دیاری کرا هیچ کامیان دوای تانەکانی مەحکەمەی ئیتیحادی 2 کات سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاری کردووە بە هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەردوو کاتەکەی ئیکسپایر بووە یعنی پێشەوەی ئیشی تیا بکرێت بۆیە من ناڵێم واقعێکی حاڵ هەیە خەڵکو و دەرەوە و دۆست و دوژمن و هەمووی پێمانەڵێ کوردینە ئەگەر خۆتان تەبانە بن خەڵکی نایە ئێوە بخاتە سەر دەستی و لە خزمەتتان ئاپتان جێڕێت و هیچتان بۆ بکات. بەس پێ ئێستا ئەم واقعەیە کە کەس نازانێکەکەی ئینتیخاباتەکە دەکرێت وابەستەی بەو هەڵی کە پارتیویکیتی گۆڕان لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە دڵنیایی 2022 کردیان کە پێش 11 2022 هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت بە دڵنیایی واقع پێوەستە بەوە بە دڵنیایی پێوەستە بەو ناتەبایە سیاسی کە لە کوردستانە بوو بە دڵنیایی پەیوەستە بەوە نەخوێندنەوەی وەرەقی کە هیچ کامیانیەکی تریان ناخوێندنەوە ئێمە ئێستا واقعەکە گوازرایەوە بۆ نمونە بۆ دیالە بۆ سەلاحەدین بۆ کەرکووک بۆ نینەوەیش گوازراوەتەوە ناتەبایی کوردی سەوای لێ کردووە ئەو ناتەباییە گوازرایەوە ئەوێ ئێستا شەڕەکە چوەتەوە ئەو پارێزگایانە لەو پارێزگایانە کورد شەڕی خۆیە کات و چێبڕچەیەکە لەسەرەوەی کە کامیان زووتر ئەگەن بەوەی کە لەکەڵ لایەنێکی تری غەیری کوردیا یەک بگرنەوە بۆیە من قەنەعەتم وایە تاوەکو تەبایی سیاسی تاوەکو ناوخۆی هەرێمی کوردستان کە مەحاڵە بگەڕێتەوە پێش 6/11/2022 زۆر مەحاڵە بگەڕێتەوە ئەوە تاوەکو نەگەڕێتەوە ئەوە ئەبێت چاوەڕێی ئەوە بکەی مەحکەمەی ئیتیحادی لە بەغات بەیانی ئەمڕۆی دواخست 6 مانگیش دواخە کاتێکی تریش دواخە کاتێکی تریش دواخە ڕاستە ئەو ڕێککارانی مەحکەمە و ئەیگرێتە بەر بۆ ئەوەی کە بڕیارێک بدا بڕیارەکە کوان کرێتیە ڕاستە بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادی کەس ناتوانێتانەی لێدا بڕیارە بێ هیچ دەرچەیەکی ناقانونی نێتەوە بۆ ئەوەی کە خەڵک ناڕزای بێلی بەڵام ئەمە ڕاستیەکەی پێمانەڵێ ئەوەی کە مەحکەمەی ئیتیحادی ئەمڕۆ لە کۆمیسیۆن داوای کرد ئەیتوانی
لە پێش 6 مانگ لەمە و پێشش داوای کردایە لە یەکەم دانیشتنا داوای لە کۆمسیۆن بکردایە پێکاتەکان لە هەرێمی کوردستان چەند کەس هەیە بۆ پێکاتی تورکمان چەندێکەیە بۆ پێکاتی مەسیحی بە ئاشووری و ئەرمەنیەوە چەند کەسەیە یعنی هەمووی لە بەردەسە بەڵام ئێستا دێت لە کۆتە ینی ئەمڕۆ هەموو دنیا چاوی لەسەرەوە بوو لە عێراق لە هەرێم لە خەڵکانی ئەوەی کە چاودێری دۆخی هەرێمەکەن چاوی لەوە بۆ محکەمەی اتحادی کۆتا بڕیار بدا یعنی چەند جارێک کە محکەمەی اتحادی ئەڵێ دانیشتنی قەرار یعنی جەلسەی قەرارە بەڵام جەلسەکانی قەرار هەمووی گۆڕێتەوە بەوەی کە یعنی تا ئێستا وارد نەبووە لە عێراق لە محکەمەی اتحادی جەلسە بۆ قەرار بێ قەرار تەجیل بکرێ بەڵامە بۆ انتخابات ئەمە 4 جارێک تەجیلەکرێ کاکبێستون باسی پرسێکی زۆر هەستیاری کرد کەویش گەڕانەوەی بۆ داگای فدراڵی کاک بێستون قوربان لە غیابی مؤسساتی دەستوری خۆمانە بەدڵیای لە غیابی ینی بنیاتنانی کیانێکی بەڕێز لە غیابی بڕیار بەدەستی دروست لە غیابی ئیدارەیەکی تەندروست تۆ ناچاری وەکو کە خوددان ناسامی عراقیت ناچاری بگەڕێتەوە بۆ دادگای فدراڵی باڵای خۆت ئێمە نە دەستورمان هەیە دادگاکانمان هەمووی بە حزبی کراون کاتێکە ئەمانە وجودیە بێ لە هەمان کاتیشە سێ نوێنەرمانە بێت دوو ئەندامی فعلی و یەکێ یەدەک لە ناو دادگای فدراڵی دووەندامی پارتیک یەکی تێکی لە دادگای فدراڵی و یەکێکیش وەکو یەدەک کە سەر بە پارتیە ینی دوو دادوەری دوی سەرچێویەکێکی یەدەک و یەکێتی ینی سێ دادوەر لەوێیان ئەمانە تەمسیلی من و تۆوەکەن ڕاستە حزب نردونی بەڵام تەمسیلی کوردەکەکەن کەواتە مافی خۆمان ئێمە بکڕێنەوە بۆ دادگایە لە کاتێکا کە دادگاکانی خۆمان ڕێز لە یاسا نەگرێت یاسا پێشێل بکات دادگاکانی خۆمان بە ئەرکی خۆیان هەڵنەسن نەک کە نایانەوێت دادوەرە بە ڕێزەکان نایانەوە بە ئەرکی خۆیان هەڵسن بەڵکو لە ژێر فشار و هەژمونی حزبە سیاسەکانە ینی وایە لێ هاتووە کە کاری خۆیان باش بەس هەڵبژارنە کە دەسەڵات هەڵبژارنە کەوتوتە دەست بەغدا وایە دکتۆر شەراماژی بەکوتی سەبەکو چۆن خەڵک چاوەڕێ و موچەکەش بچێتە سەر بەغدا و نەوتەکەش بڕای هێناردەکردنەوەی لای بەغدا بێ هەڵبژارنەکەش بە هەمان شێوە ئەو کاتە بۆی گەندەڵی وەکو دەڵێ بێمؤسسات شتێک نامێنێت لە هەرێمانی لە قاڵب دەدرێ پرسی هەڵبژاردن پرسێکی تەنها لۆکاڵی نییە تەنها هەرێ وابەستە نیە بە هەرێمەوە وابەستەیە بە شەرعیەتی کۆی گشتی دەسەڵاتی عێراقەوە چونکی هەرێم بەشێکە لە عێراق شەرعیە کاتێکە ئەم بەشە ینی شەرعەتەکەی لێ درابێت ئەم بەشە کە ینی حق دەستوریەکەی لێ داماڵرابێت ینی شەرعەتی کامل لە عێراقا نییە بۆیە عێراق لە بەرژەوەندی عێراقدایە و لە بەرژەوەندی تەنانەت پەیوەندی نێودەوڵەتیدایە کە دەبێ هەڵبژاردنەکان بکرێت هەڵبژاردنی کوردستان خواستێکی کاوی سەر خوێندنەوەیەکی دەڵێن ئەوە بەغدایە ڕێگە نادا نایەوێت هەڵبژاردنەکە بکرێ بۆی هەرمی هیچ دام و دەستگایەکی شەرعی نەمێنێ دوایش بڕیارێک بدە لەبارەی حکوومەتی ماوە بەسەر چ بڵێەوە حکوومەتێکی ناشەرعیتانەوە ماماڵی لەگەڵ ناکەین ئەو خوێنەوەنەش دەکرێت ئەم خوێندنەوەانە دروست نین ئەم خوێندنەوەانە بۆ چەواشەکردن و زیاتر ڕۆچوونی ورەی خەڵکە بەرەوە هەڵدێر بەڕاستیمە ئێمە مادەمێ بەشێکین لەم دەوڵەتەی کە ناوی عێراقا عێراقیش سمعەتی شەرعیەتی نێودەوڵەتی خۆی بەلاوە گرنگە کەواتە نایەوێ ڕاستە مادەی دەستوری هەیە ڕاستە ینی وەکو چۆن ئەڵێن عەرەبەکە نەزعەیەکی قەومیمان هەیە ئەوانیش نەزعەیەکی دژواری قەومیان هەیە بەرامبەر بە ئێمە بەڵام ئەمە ناگاتە ئەو ڕادەیە کە تۆ تانە لە شەرعیەتی هەموو دەوڵەتەکە بدەیت لە هەموو پێکات ئەگەر ڕێمەوە سەر خاڵە سەرەکێکە بەڵێ هەڵبژاردن ئەکرێت لەم ساڵ دەکرێت لەم ساڵ دەکرێت قەناعەتی تەواویشم هەیە مانگی چەند بکرێ بۆ نمونە قەناعەتی تەواویشم هەیە لە 19
90 بۆ 30 ئایار مانگی 5 بکرێت یعنی پرسێکەیە پرسی قوتابخانەکان و ئەمانە لە ئارادایە بەڵام ئەمانە ینی دانیشتنی قەرار بەڵێ قەرار زۆر جار لە پرسێک کە ئەوروژێنرێت بەتایبەت مادەی 36 لە دەستورەکە ینی بەڕاستی لە یاساکە بەڕاستی نادەستورە ینی بە شێوەیەک دەنگەکان دابەشەکرێت جارێ وشەی پێکاتەی تیا مەبەستەکە چییە لە پێکاتە پێکاتەی نییە ئێستا چەند سیناریو هەیە کە بەڕێز دەڵی هەڵبژارنەکە ئێستا چەند سیناریو هەیە بۆ بازنەکان چەند سیناریو هەیە بۆ دابشکردنی کورسەکانیش ئێستاوەی کە چاوەڕوان کراوەکو پێشبینی ئەگەر کۆتای تورکمان و ئەرمەن نەمێنێت کورسیەکان دابەزم بۆ 105 کورسی ئەنێ و کاتە بەس پێنجی مەسیحی دەمێنێ بەڵێ ئەو سیناریوی مەسیحی و ئێزدی دەمێنێت باش بەڵێ لە کوردستان یەزیدیانە بەڵێ لە کوردستان 5 مەسیحی بورە بەس مەسیحیەکان پێش کەسێک ئەگەرێکی زۆر هەیە باشە هێشتا وەکو داوا نەچۆتە ئاراوە بەتایبەتەوە کە باسی لێکرێ ئێزدی و کاکەیش داوا بکەن بەڵام ئەمە جارێ نەچۆتە پێش ماوەتەوە بەس وەکوتم ئەو دوو پێکاتەیە کورسەکانی 6 کورسی لە دەست بدەن نەبێتە 105 کورسی ئەمە یەک ئەمە سیناریو یەکەم ئەمە سیناریۆی دووەم کاتێک کە دادگا داوای خشتەی دەنگەکانی کرد خشتەی دەنگەکان هەرێم خشتەی دەنگدانی خۆی کۆمسیۆنی هەرێمی ناردووە کە ئەمە قبول کرێت بەغداش بچێتی نەخێر خشتەی ئێمە دروسترە چونکی خشتەکانی ئێمە بایۆمەتریە دادگا لێرەدا داوای خشتەکەی کردووە لە داوای خشتەی کۆمسیۆنی کردووە ئەوەی کە بایۆمەتریە کار بە خشتی عێراق ئاماری کۆمسیۆنی عێراق دەکرێت ئەوەی کە من لێ تێگەیشت بێت دەنگدانەکە بە کارتی بایۆمەتری دەبێت یعنی ئەوەی کارتی بایۆمەتری نەبێت بەڵێ دەنگدەرە بەڵام مافی دەنگدانی نابێتە من خوێنەوەی من ئەمەیە هەر وەکو چۆن بۆ پارێزگاکانی عێراق کرا بە کارتی بایۆمەتری دەنگ بدرێت ئەوە لە ئارادایە بۆیە ئەمە ژمارەکان جیاوازن دادگا مافی خۆیەتی ئەو پرسە بروژێنێت و زۆریشی تاخیر نەکردووە هەفتەیەکی تاخیر کردووە باش بەس ئێستا وتە سیناریۆکەمەوەی کە کورسی ئەرمەن و تورکمان نەمێ سیناریۆی دومیش هەیە بەسەر پارێزگاکان دابش بکرێت پارێزگاکان خۆی کێشەکە لە مادەی نوێە هەرێم ئەڵێ مادەینەوە هەرێم بە یەک ناوچەی دەنگدان دادەنرێت و بەسەر چەند مرکزێکی دەنگدان داباشەکرێت مرکز لێرە تەشخیص نەکراوە چییە؟ ئایا وحدەی دەنگدانە وەردە ینی با بڵێن چی بڵێن سوپاس دەکەم بازنە مرکز لێرەمە بەس بازنەیە یا چییە؟ سوپاس دەکەم دێمەوە خزمەتەکە تۆ چی چاوەڕێ دەکەی هەرچەند ڕەنگە جەناب پێ دوای بێ زیاتر دوا بکەوێ بەس بۆ کورسیەکان بۆ پێکاتەکان وەسەبار بۆش وەزام سەرکاتێنی قسەی لەگەڵایەنەکان کردبوو ئەمە کاریگەری نابێت لەسەر دیاریکردنی مەوعیدی بڵێن وادەی هەڵبژارنەکەش خۆی کاحەکی مەگەر لە کۆتایە بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان بەڕوام وایە ئەمجارە هیچ مەوعیدێک دیاری ناکرێت تا تەواو بڕیاری محکەمەی ئیتحادیەک لابێتەوە دوای ئەوە کۆمسیۆنی عێراقیش کاتێک لەگەڵ سەرۆکایەتی هەرێم دانیشتبوون ڕاستە وتویان ئێمە لە 95 تاوەکو 35 ئامادەین بۆ هەڵبژاردن ئەو قسەیان کردبوو بەڵێ بەڵام وتبوویان باشتر وایە ئێوە چاوەڕێەوە بکەن کە محکەمەی ئیتحادی قەرار بدا ئێمجا ماوە دیاری بکرێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وەک خۆمان بەو شێوازە ئامادە بکەین کە بڕیاری لەسرە دێ ئەوە یەک دوو ئێمە شتێکمان هەیە کاک سەعید کە باسی کرد وەکو دڵنیایی کە هەڵبژاردن بکرێ شتێک هەیە لە عێراق دەی حەوت کۆتایی بە ماوەی درێژکراوی کۆمسیۆنی عێراق دێت بەڵام لەو هەمواری یاسایی کە بڕیاری درێژکردنەوە درا ئەڵێ بۆ ماوەی 6 مانگ یان تا پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کەواتە ئەمە پێمانەڵێ ئەبێ پێش دەی حەوت هەڵبژاردننی هەرێمی کوردستان کرابێ
ئەمە پێمانەڵێ پێش دەی حوتە بێ هەڵبژاردن کرابێ ئەجینا مانگێکیان پێویستە بەڵێ بەس ئەوڵێ یان تا پەسەندکردنی ترا گەر بۆ نمونە تۆ دەی حوتیش هەڵبژارد یعنی نوێی حوتیش بکرێ ئەو زۆر تەواوە دوای 48 ساعت یان دوای 24 ساعت هەڵبژاردننی ئاماری وەکوڵێ ئەنجامی سەرەتایی ڕاگەێنێت دوای ئاساییە بۆ ماوەی چەندێکێوێت تا ئەنجام یعنی پەسەندەکە و کۆتایی پێێت بۆیە ئێمە بە پێی ئەو بڕیارەی پەرلەمانی عێراق پێویستە لە پێش دەی حەوت لە کوردستان هەڵبژاردن کرابێ چونکە درێژکردنەوەی مهمەی کاری کۆمسیۆن تەنیا و تەنیا لەبەر خاترێەوە بوو چونکەوە مازانین پێش یەک ئەگەر بۆ نمونە ماوەکەی بۆ درێژ نەکرایەتەوە و هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقی تەواو کردبوو و ئەنجامەکەشی پێشەخست بۆیە من ئەمە لەلایەکەوە لەلایەکی تر ئێمە هەڵبژاردن لە کوردستان یعنی ئەوەی کە لە بەردەستی مەحکەمەی اتحادیەیە چەند شتێکی باوە یعنی ئێمە هەمواری هەشتم کە بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان نەیهێشت بگاتە ناوهۆڵی کۆبوونەوەکان و پێش ماوەی بە تەوابوونی ماوەی پەرلەمان قسەی لەسەر نەکرا کوردستان ئەبێتە لە یەک بازنە ببێتە فرە بازنە فرە بازنەکە یان لەسەر ئەساسی مەحافەزەیە کە لە عێراق ڕەمەیە لەسەر ئەساسی مەحافەزەیە کە یاسای هەڵبژاردن لە عێراق هەموو مەحافەزەیەک بازنەیەکە 18 مەحافەزایە 18 بازنەشبانەیە لە مەحافەزاتی ژەروە و 19 دایرەی ئینتیخابیمانەیە بە ئیستیسنای ئەوەی کە بەغا 2 دایرەی ئینتیخابیە کەواتە ئێمە لە کوردستان یان یەک بازنە بێ یان 3 بازنە بێ یان 4 بازنە ئەگەر هەڵەبجە تاوکو ئێستا لە بەغا ئایا هیچ شتێکی ئیداریاتی تەواو سەربەخۆ نەکراوەتەوە هەر سەر بە سلێمانیە لە هەڵبژاردن ئایا هەڵەبجە لەمی قەرارە مەحکەمەی اتحادی قەرارەدا بە یەک بازنی سەربەخۆ تەعاملی لەگەڵەکە یاخودنە ئەو کاتە هەڵبژاردنەکە بە 3 بازنەکرێت ماوەتەوە کورسی پێکاتەکان لە عێراق کورسی پێکاتە دابەشی مەحافەزات نییە ئێمە زانین لە کۆتا هەمواری هەڵبژاردن لە مانگی 23 کە لە عێراق یاسای هەڵبژاردن هەموار کرایەوە هاتن پێکاتیان دابەشی محافەزات کرد هەندێک لە شوێنەکە مەحکەمەی اتحادی کۆتا ئەمەی هەڵۆشاندەوە لە هەڵبژاردنە گشتەکەی پەرلەمان کۆتا دابەشی سەر محافەزات ناکرێ هەموو عێراق یەک بازنەیە بۆ کۆتا ئەمە واریترە لەوەی کە ئێمە بین کۆتاکان دابەشیان کەینەوە کوچێکێک ئەوانەیە خێنە ئەم دیوانەیە خێنە ئەو ئەمە پێشنیارێک بوو لە پێشنیارێک بوو بۆ دادگای فدراڵی لە کۆمسیۆنەوە بەڵام فالەنەوە نادەستوریە چونکی کۆتا دابەش ناکرێت بە پێی یاسایی هەڵبژاردننی عێراقی ینی پێکاتە عێراق بە یەک دایرە حسابەکە ئێمە کاک حەجی بنەما هەڵبژار یاسا ئەو کاتێکا دکتۆر ئەگەریە کە کورسی تورکمان و ئەرمەن نەمێنێ 5 کورسی یەک باز نەبێ کاک حەکیم ئێمە یعنی شتێکی سیر و سەمەرە ئەبینین لە عێراق لە کوردستان پێکاتی تورکمان لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووی لە عێراق نایەوێت کۆتا بێت لە عێراق نایەوێت کۆتا بێت لە هەرێمە ئەوێت کۆتا بێت پێکاتێکی یعنی ئەرمەن لە عێراق نایەوێت کۆتا بێت لە هەرێمە ئەوێت کۆتا بێت یعنی ئەم شتانە سیرن تۆ بۆ نمونە دێی لە عێراق ناتەوێت لە هەرێمەتەوێت بۆ لەوەی هەرێم ئەزانێت ئەمەیان قازانسترێتی ئەوەی بەغا ئەوی تریان قازانسترێتی بۆیە ئەمە یعنی شتێکە ئێمە 2 بنەمانان هەیە بۆ ئەوەی کە مەحکەمەی اتحادی قەراری لەسەر بە یەکەم بنەما دەستوریەکان کە کەس ناتوانێت لێلا بدە دووەم بنەما کە توانرێت مەحکەمەی اتحادی بیکاتە بنەما یاسای هەڵبژاردننی عێراقە یاسای هەڵبژاردننی عێراق لە عێراقەوە کۆتایی پێهاتووە بەڕێز بە دووری دەزانێت سە کورسی هەر 11 کورسیەکە دابەشکردن بەسەر پارێزگاکانی هەرێم من پێم وایە بە پێی دەستوری عێراقی نابێ ببێ نابێ ببێ یعنی بە پێی دەستوری عێراقی بەڵام ئەگەر مەحکەمەی اتحادی گەیشت بێتە ئەو قەناعەتەی بۆی چارەسەری کە یعنی شتەکە بیڕوێنێ وەکو کابراڵێ ئەوە شتێکی ترە کە دوورە لە ئەتەچێت و کار و ئیشی مەحکەمەی اتحادی کە بتوانشتی نایاسایی بەرز نزیکترین سێنارۆ ئەوەیە کە کوردستان بکرێتە 3 بازنە وە کورسی ئەرمەن و
تورکمان نامێنێ بە پێی یاساکەی خۆمان بەڵام کاک حەکیم شتێکی تریش یاساکەی خۆمان ببورە بەڵێ بەڵام بە پێی دەستور چونکی ناویان نهاتۆ لە دەستورە نا ئێمە یاساکەی خۆیشمان کاک سعید یاساکەی خۆمان تاوان کەتانەکە دراواڵێ بگەڕێتەوە بۆ پێش 2010 ئەڵێ لە 2010 هەموارە کراوە تا 2010 خۆیمە هەمومانەزانین تاو کاتە لە 2000 لەدا ئێمە تورکمان چووە ناو پەرلەمانەوە پێش دەنەچوو بووە پەرلەمان بۆیە لە هەڵبژاردننی 2009 بۆیە یەک شتی تریژەیە کە ئیسا مەحکەمە هەر ئەم مەلەفە کەس قسەی لەسەر ناکە ئێمە هەندێک شتەیە بۆ نمونە لە ئەساسیەکە بربەستەیە بربەستی انتیخابیەیە لە ساڵی 92 دەقی کۆن بۆ نمونە لە یاسا کۆنەکە بازنەی داخراو هەیە هەردوو ئەمانە نادەستورین لەگەڵ دەستوری عێراقا یەک ناگرێتەوە بۆیە مەحکەمەی ئیتیحادیە ئەم دوانە هەر باز ناکە یعنی ئەسڵی تانەکە ئەوە ئێمە بگەڕێنەوە بۆ دەقی کۆنی ساڵی 92 باشە ئێمە کە ئەگەڕێنەوە بۆ دەقی 92 ئەبێ بینەوە سەر هەمووی بەڵام ئەمانە باز ناکرێت ئەوەی تریش کە پێکاتی تورکمانە بە پێی دەستور باز ناکرێت ئەمێنێتەوە سەرچی تەنیا سێ بازنە و یەک بازنە و ئەوانە کە ئەوەی کاک سعید باسی کرد لە یاساکەی خۆمانە ئەلە کوردستان یەک ناوچەی هەڵبژاردنە بەڵام یەک بازنەی هەڵبژاردنە بەڵام ئەکرێت دابش بوێ بەسەر چەند بازنەیەکدا چەندەکە دیاری نەکراوە بەڵام لە عێراقا بنەمایەکی ترمان هەیە چەندەکە بنەماکەی پارێزگایە ئەمە ماوەتەوە سەرەوەی کە مەحکەمەی ئیتیحادی لە بەردەم دوو ئەگەرایە هەڵەبجا کاتە پارێزگا 4 بازنەیە کوردستان نای کاتە پارێزگا 3 بازنەیە باش دێمە خدمەت کاکتۆر سعید سەبارەت بە لێکەوتە کە ئێستا بۆ کارگرنیە بێ لە ڕووی تەکنیکی و هونەری بۆ ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق ئەگەر بڕیارەکە بۆ منە 11 مانگ وەکو گریمانە دای بنێن بدرێت چەندی پێویستە بۆ نمونە کۆمیسیۆن ئەو ئەزمونەی کە بەڕێستێ لە بەغداد لە کۆمیسیۆن هەبوو قوربان خۆی ئەگەر بێتە بیرە لە مانگی 11 لە مانگی 11 کۆمیسیۆن دەستی کرد بە جێدوەلەی دانا خشتەی مانگی 11 ساڵی ڕابردووە بەڵێ خشتەی کاتی دانا بۆ ماوەی 6 مانگ لە خشتە کاتێکە ئیجراعات و ڕێنمایەکان و ئەوانەی دەرکردووە چۆن پاڵێوراوە یاخود کاندید دەبێت چی بێت بەچی شێوەیەک بێت ڕێنمایەکانی بانگەشە و ئەمانە هەموو حازرن کەواتە نیوەی قۆناغەکەی بڕیوە بڵێ خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوە باسکەین کۆمیسیۆن ناگۆڕێ تەنها ئەنجامانی ئەنجومەنی کۆمیسیاران تەنها ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران ئەوان پێویستن وایە بۆ ئەنجامەکان پەسەندکردنی ئەنجامەکان بزان کۆمیسیۆنی عێراق با بڵێن کۆمیسیۆنی بەغا بریتیە لە دوو پێکاتەکەی بە دوو شێوازە یەکیان تەشریعیە کە ئەنجومەنی کۆمیسیارانە بڕیارەکان و ڕێنمایەکان دەرەکەن ئەوی تریان تەنفیزیە کە ئیدارەی انتخابیە ئیدارەی انتخابی جێبەجێکارە ئەو بڕیارانەی کە لە کۆمیسیۆنەوە دێت بە پێی یاساکان و بە پێی دەستور و بە پێی ڕێنمای قانونیەکان ئەمان دەیکەنە بڕیار و دەینێرن بۆچێ بۆ دایرەی انتخابی دایرەی انتخابی ئەو بڕیارانە جێبەجێکات ئێستا بڕیارەکان دەرچووە لە کۆمیسیۆنەوە کە ڕێنمایەکان بنووسرێنەوە و نووسراون و بڵاویش کراونەتەوە کەواتە نیوەی کارەکانی جێبەجێ کردووە ئەمێنێتەوە چی ئەمێنێتەوە ئین بژاری لیستی کاندیدەکان وایخود پاڵێوراوەکان دەبێت بژار کرێت دەبێت بچێتە ئین دەستەی داد و لێپرسینەوە بۆ هەڵبژاردننی کوردستانی شەد دەبێت بۆ عێراق لەگەڵ وەزارەتەکان وەزارەتی باڵا و بڕوان وەزارەتی ناوخۆی دەستی نەزاهەوە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆی فیدراڵ مساالە و عەدالە ئەمانە ئەمنی ئین ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی ئاسایشی عێراق و ئەوەی هەرێمیش ئەمانە هەموو تێکڕا ئەم لیستانە ئەم ناوانە کاندیدەکان ئەچێتەوێ بۆ بژارکردنیان بۆ باش بەس ئێستا ئەو مانگی بۆ چەندی پێویستە کۆمیسیۆن دەتوانێت بۆ لە کۆتایی مانگی 5 هەڵبژاردنەکە گەر 11 مانگ بڕیار بدات توانێ بەڵێ ئەگەر تۆ بێت و بڕوە بەراوردی 15 پارێزگا بکەیت لەگەل 3 پارێزگایە
15 پارێزگا بە 16 بازنەی هەڵبژاردنەوە کە وەکو کاک بێسوون فەرمووی بەغا دوو بازەیە لەگەڵ سیانە سێکە زۆر ئاسانترە کاتی کەمترێوێ جودی کەمترێوێ جودی تەنانەت لۆجستیشی کەمترەوێت و ئامێرەکان وەکو نییە کە بڕۆی گرێبەستی تازە بکەیت بۆی ئەو ئامێرانەی کە هەت بن نقصانی تیابێت بڕۆی ئامێری تازە بکریت و کاتی پێویست بێ و عەقد و ئەم شتانە بکەیت نەخێر ئامێرەکان لە 15 پارێزگاکان ترەوە کۆکرێنەوە دێن لێرە چێ ئامێری دڵنیایە بۆ هەر ئۆفیسێکی خۆمان ئامێرەکانی هەیە ئامێرەکان هەیە و ئەگەر پێویستی بە یەدەکیش کرد لە پارێزگاکانی باشێت کەواتە دەتوانێت تەمانی کۆتاییان پێنج بیکات بەڵێ باش زۆکو دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن سەبەب پێ یاسا دراوە بە سەرۆک کەریم میسوان بارزانی دیاریکە خوێنەوەیەکێ تا پارتی وێکێتی ڕێک نەکەون دەڵێن ڕۆژی هەڵبژاردن دیاری نەکرێم ڕۆژ کۆبوونەوە بووە بەڵام باسی ئەوە کە یەکلانە ینی ڕێککەوتنێکی ئەو تۆ نەکراوە ئەو کۆبوونەوەی ئەمڕۆکە کراوە کۆبوونەوەیەک بووە بە فشاری دەوڵەتانی بیانی بووە و ناچار کراون کە دانیشن پێکەوە و بگەنە خاڵێکی هاوبەش خاڵە هاوبەشەکە ئەوەی کە ڕایانگەیان پرسی کەرکووک بوو پارێزگاری کەرکووک بوو بەڵام خاڵی تریش یەک لەو خاڵە زۆر هەسیار و گرنگانە خۆ ئامادەکردنە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێ هەڵبژاردن بکرێ لە مساڵاتە پس پێویست نیە ئەوان لە بەرەوەی کە لەسەر کەرکووک تا و سێڕەکەوتنێک نەکەنەوە کاریگەری نابێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان اینجا ڕەنگە تا لەسەر نەخشەی داهاتووی حکومڕانی ڕێکەوتن نەکرێ هەندێشت هەیە بەدەست بڕیار بەدەستانی هەرێمەوە نییە چونکی وتم پرسی شەرعیەت لە ئارادایە باش پرسی شەرعیەت لە ئارادایە کۆمیسیۆن بەلایەوە زۆر گرنگە ئەم هەڵبژاردنە بکرێت چونکی کۆمیسیۆن خۆی بە تاکە دەستگای دامەزراوەی دەستوری ئەزانێت لە عێراقا و لە غیابی کۆمیسیۆنی ئەنجومەنی کۆمسیارانی هەرێم و لە غیابی پەرلەمانە کۆمیسیۆن تاکە دەستگایەکە لە عێراق دەتوانێت ئەم پرسە بگرێتە ئەستەوە ئەمە یەک دووەم یعنی وەکوتم نەنگیەکی گەورەیە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە کە هەرێم بەلا ڕێدا چوو بێت لەوەی کە شەرعیەتی عێراق بپارێزرێت بۆیە ناچارە یعنی لایەنە سیاسەکان بەتایبەت یەکێتی و پارتی ناچارن ملکەچکەن بۆ هەڵبژاردن سپاسم کاکتۆر سەبارەت بە نوێکردنەوەی تۆماری بایۆمەتریش هەیە بەوانەی کە تاکوێسە کارتی بایۆمەتریان تا 22 بۆوانەی مواریدی لەدایک بووی 2006 ئەم ڕێکارە پەیوەندی هەیە بە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمان یا خەڵک دەتوانێت بچێت ئێستا ئەم ڕێکارە ئەنجام بدات خۆی ئەم ڕێکارە دەرفەتێکی باشە بۆ کوردستان بۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا بە هەر هۆکارێک بۆ تۆماری بایۆمەتریان تازە نەکردوێتەوە یان تۆمارەکانیان هەر نەبووە یان ئەیانەوێت گۆڕانکاری بکەن دەرفەتێکی باشە بەڵام هیچ پەیوەندی نییە بە ئامادەکاری بۆ پەرلەمانی کوردستان بۆ چونکە ئیجراعاتەکە هەموو عێراقە یعنی من متابعەم کرد ئیجراعاتەکە هەموو عێراقە کۆمیسیۆنی عێراق عادەتەن دوای هەموو هەڵبژاردنێک دەرگا کاتەوە بۆ لە دایکبوانی تازە بەڵام لە کاتێک ئەم دەرگاکرێتەوە ئەوانەی پێشووی سوودی لێوەرەگرن خۆشبەختانە ئەم دەرگایە کە کرایەوە بۆ عێراق بۆ هەموو عێراق کەمدەمی کوردستانیشی ئیستیسنا نەکراویشی گرتەوە چونکە ئێمە ئازانین مانی دەی ساڵی 2025 هەڵبژاردنێکی تر لە بەردەم عێراقە کە هەڵبژاردننیان جوەی نوێنەرانە یعنی ئەوەیش هەر لە ئێسەوە کۆمیسیۆن ڕێکارەکانی خۆی بۆ ئەوەی شەگرێتە بەر لە هەموو عێراقا هەموو ساڵێک چەند کاتێکەیە بۆ ئەوەی کە تۆماری بایۆمەتری ئیشی لەسەر بکرێت بۆیە دەرفەتێکی باشە ئەم دەرفەتە دووبارە هەوڵ دەرفەتێکە دراوە بەو خەڵکی کە گوێیان لەمانە ئەمان بینن دوای گوێی لێگرن تکایە بڕن ناوی خۆتان تۆمار بکەن تکایە کارتەکانتان دەربێنن تکایە ڕێمەدەن کەس دەنگتان بۆ بدات تکایە ڕێمەدەن ئەم وەزعی کە ناڕازیت بەردەوام بێت چونکە بەشداری نەکردن واتە ڕازیت نەچون بۆ دەنگدان واتە ڕازیت بەم وەزات درێژکردنەوە یعنی هەموو شتێک بایکۆتکردن کار دەرنێنان خۆ تۆمار نەکردن واتە ناڕاستە و خۆ من یەکێتی و پارتیمەوێ کات بە تۆ ناڕاستە و خۆتەوێت دوایی هەرچی هەوڵێ بدەی هەرچۆن بڵێ من ناڕازیم ناڕازیەکە لە مەیدانێکی ئەمەلیەک تۆ نەتوانیوە بیسەلبێنی بۆیە مناڵێم ئەمە دەرفەتە
تکام وایە کەس لە دەستی نەدا هەموو ئەوانەی کە ئەیانەوێت کارتەکانیان قەسیرمەدایە کوردمەودایە کە شینەکەن ڕەنگەکەی شینە ڕسمی پێوە نیە تکایە بڕۆن بیگۆڕن بۆ ئەو ڕەنگە مەیلە و سەوزەی کە ڕسمی پێوەیە ئەگەر کارتەکەت ڕسمی پێوەیە و سەوزە ئەتەوێت جێگەی دەنگدانەکەت بگۆڕی تکایە لە ێسەوە بڕۆ متابعە بکە بیگۆڕە نەکەوەی کە بۆ نمونە کەسێک خەڵکی لە هەولێر بۆ دەنگدانەکە هاتوۆتەوە سلێمانی ڕۆژی دەنگدان تااقەتی نییە بچێتەوە هەولێر ئێسەی شەوڵ نادا بیگۆڕێ دوایی تۆ بتێەوە نەتەوێ ناڕاستە و خۆ کە تۆ کەسێکی ناڕازیت کە ناچی بۆ دەنگدان واتە دەسەڵات سوود وەرەگرێت چونکە تۆ لەو کاتا بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا سزای ناڕازیە درێ بەداخەوە یعنی سزای خەڵکی ناڕازیە درێت چۆن تۆ کە ناچی بۆ دەنگدان لە داخی یەکێتی و یەکێتی پارتی قازانجێتی چونکە تۆ کە بچی بۆ دەنگدان دەنگەدەی بەلایەنێکی ناڕازی غەیری دەسەڵاتەوەی کە ئێستا هەرێمی بەم وەزعە بردووە بۆیە من ئەمە بە دەرفەتە زانم دووبارە و سێبارە و چەند بارەیەکەمەوە بە دەرفەتی زانم خەڵکی کوردستان تکایە لە دەستی بەدەن باشە بەزۆکو هەوڵێکشتانە بۆ کۆمەڵی دادگەریەوەی کە لیستێکی ناڕازی هاوبەش دروست بکرێت هەوڵەکان بەردەوام من سەردەگرێت ئێمە لە هەموو هەوڵێک بەردەوامین تا و ڕۆژەی کە دەرگای کۆمسیۆن کۆتایی پێ لە هەوڵەکانی خۆمان ناوەسین هەوڵەکانی ئێمە سەرەتا ڕامانگەیان کە لەگەڵەوەین ئێمە یەک لیستی ناڕازی لە کوردستان بە زەرورە زاین بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە ئەمە تاوەکو ئێستا گفتوگۆکان کە بەردەوامن نەگەیشتوینە تاوەی کە یەک لیستیە بێ بەڵام بەرەی ناڕازی ئێستا لە کوردستان یعنی قسەی لەسەرەکرێ ئێمە لە کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بەڕوونی لە بەیاننامەی کۆتا کۆبوونەوە ڕامانگەیاندووە پێشوازی لە بەرەی ناڕازی لە کوردستانەکەین و ئامادەین هەموو هاوکاری و هەماهەنگیەک لەگەڵ هەر کەس لیست لایەنێک بکەین کە ناڕازیە لە کوردستان لە پێناو کۆتاییێنان بەم وەزعی کە کوردستانی غەرقی قەیران کردووە کە گەندەڵی تەواو لەسەری ڕژاوە کە خەڵک چەوسێنراوەتەوە برسێتەیە ناڕەحەتیە نادادیە ناڕوونیە ناشەفافیە هەموو شتێکی خراپەیە لە کوردستان بەداخەوەی سە لە کوردستان هیچی چاک نییە یعنی بەداخەوە و ئەزمموی کوردستان هاوتای هیچ وڵاتێکی دواکەوتویش نییە نەک پێشکەوتو بۆیە ئێمە بانگمان لە هەموو ئازا خەڵکێکی ناڕازی خەڵکێکی بەشدار کە ئێوە بەشداری بکە بانگمانەوەیە با بین پێکەوە هەماهنگ بین تا ئەو ئاستەی یەک لیست بین بەڵام کە یەک لیستیمان بەدەستەوە ناوێت با ئێمە بین بەلای کەمی هەمومان هەوڵ بدەین تواناکان یەک خەین بۆی کۆتایی بەم دەسەڵاتە بێنێ ڕاستەکەم کەکتۆر دوخولێکیش بۆ جەناوت چاوەڕێ دەکرێت وەگوتە هەڵبژارنەکە بکرێت گۆڕانکاریەکە دروست ببێ دەرفەتێکە بێگومان هەموو هەڵبژاردنەیەک دەرفەتی چەندین دەرفەتی لەگەڵ خۆدا هەیە دەرفەتە ئەرێنەکان لەوەدایە کە کاتێکە تۆ دەڕۆیت بەشداری پرۆسەی هەڵبژاردن دەکەیت بە دوو شێوە بەشدارەکەت کاریگەری دەبێت لەسەر شێوازی ئیدارەدانی دەسەڵات و حکوومەت یەکەم نرخی کورسیەکان بەرزەکەیتەوە ئەگەر بەشداریت کرد دووەم کلێنی تەزویر کەم دەکەیتەوە ئەگەر بەشداریت کرد پێچەوانەکەشی ڕاستە واتە ئەگەر بەشداریت نەکرد نرخی کورسیەکان کەم دەبێتەوە لە برەوەی بە 50,000 دەنگ کورسیە مسۆگەر بکرێت بە 5,000 دەنگ کورسی مسۆگەرەکرێت ئەگەر بەشداریت نەکرد کلێنەکە گەورەترە بێت زەید و ئەمڕۆ ئاسی خوددان کارتی کورتمەودا دەڕۆن دەنگ دەدەن و بە دەنگی ئەوان ئەم دەسەڵاتەی کە غەدرت لێ دەکات موچەت پێ نادات لە شکۆت دەدات عەقڵی لە قاڵب داوید هێزی هزری و بازوویتی پەرتەوازە کردووە و حیسیەتت لە ناو خێزانەکەتە هەپرون بە هەپرون کردووە لە دەسەڵاتە ئەمێنێتەوە چاوەڕێ ئەوە مەکە 4 ساڵی تر گۆڕانکاری بکرێت لە هێز و دەستە و گروپ و کەسایەتە ناڕازیەکان ئەمڕۆکە پەرتەوازن پێویست دەکات یەکگرن چاوەڕێ چی دەکەن تاکەی ئەمەس پێشخەری کۆمەڵ باشە سەر بگرێ یەک لیستی ناڕازی بێگومان بەڵام لێرەدا ینی دەبێت جیاکاریەک بکرێت
جاکارێکەش لەوەدایە هەندێک دەستە و گروپ و کەسایەتی و لایەنی ناڕازی هەن قەناعەتێکی تەواویان هەیە منیش یەکێکم لەوانە قەناعەتی تەواویان هەیە تا ئەم دەسەڵاتە و ئەم حکوومەتە کاکیستوکراسیە ئەم دەسەڵاتە میدیۆکرەسی و ئەم حکوومەتە کاکیستوکراسیە ڕیشە کێش نەکەیت هەڵبژاردنەکان جارێکی تر وەکو خۆی دەمێنێتەوە چونکی ینی بە ئاشکرا بە لیستێکی یەکگرتو و ناڕازی دەکرێت بەڵێ دەبێت بەشداری نەکەیت نە لە پەرلەمانەکەیە و نە لە ئین دەنگدان بە حکوومەتەکەی دەبێت بەشداری نەکەیت چونکی خۆی حکوومەتی دەسەڵاتەکان ینی چی دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی تشریعی دەسەڵاتی تەنفیزی تۆ ناتەوێت دیژی ئەم دەسەڵاتی کەواتە نابێت لە هەرچێکیانە بەشداری بکەیت بۆیە دەبێت وا بکەیت کەسانێک سەیری پەنجەکانی دەست بکەین نەختێ ببورێت چێر درێژێکم هەموو پەنجەکانی دەست وەکو یەک نییە بەڵام لەناوە حزبانەشە خەڵکی باشی تایە کاکە ئەڕۆم یانێ ئەو کوڕی ئەو کەسەی ئەو پاڵێوراوەی کە خەڵکی گەڕەکەکەمەوە ئەی ناسم کەسێکی باش بێ ئەڕۆم دەنگ بە ئەوە دەم گرنگ نییە لە ناو پارتی بێ یەکێتی بێ گۆڕان بێ کۆمەڵ بێ هەر لایەنێکی تر دەنگ بەو کەسە ئادەم کە دڵسۆزی خەڵکەکەیە دەنگ بەو کەسە نادەم کە خوێنمژی خەڵکەکەیە کە ستەمکارە بەرامبەر بەستە لیستێکی ناڕازی کوردستان دروست نەکرێ گۆڕانکاری گەورە دروست نابێ من قەناعەتم وایە و بۆ ئەوەش کاتمانەوێ چونکە ئەمانە لایەنی کەم 30 ساڵە لە دەسەڵاتان 30 ساڵە ژار و هەرچی قێزەوەنی ینی دوژمنانی ناوچەکەمانەیە هاتوون تەرجمەیان کردو تاقییان کردوەوە بەسەر خەڵکەکەمانە 30 ساڵە ئەم کارە دەکەن ئێمە پێویستمان بە 30 مانگە بۆ ئەوەی خۆمان کۆکەینەوە دکتۆر کۆمنتێکردمەوە سوپاس دەکەم بەڵام منەوە قسەی کاکتۆرە لێ پێویستمان بە 30 مانگە 30 مانگ دەرفەتمان نییە من قەناعەتم وایە کە دەرفەتمان ئەبێ من کۆتا کۆمنتم هەرەوەیە خەڵکی کوردستان تا هەر لە ئێسەوە بڕیار بدەن بەشدار بن لە هەڵبژاردن ئێوە هیچ شتێک ئەم هەموو شتانی کە دروست کراوە بۆی خەڵک بێیوا بکرێت لە هەڵبژاردن ئەمە فرتوفێڵی دەسەڵاتە بۆی خۆی بمێنێتەوە تکایە بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بەردەوام نەبێت بەشداری هەڵبژاردن سوپاس بۆ وەردوولاتنە کاتمان سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران